بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوێکی دووبارەتان پێشکەش. ئازیزان، من زارا مەحموودی هاتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی ئاسۆی بەرابەری کە لە بەرنامەی ئەمڕۆماندا ئێوەی ئازیز و خۆشەویست بینەر و بیسەری بەشی دووهەمی بابەتێک دەبن لەژێر سەردێڕی ژن و پێکهاتە فکریەکانی کۆمەلگا کە بەشی یەکەمم هەفتەی ڕابردوو پێشکەشتانم کرد لە نووسینی بەڕێز فەلاح ئەلوان. بەو هیوایە ناوەڕۆکی بەرنامەی ئەمڕۆمان جێگای سوود و ڕزایەتی ئێوەی ئازیز بێت. فەرموون بۆ بینینی. ژن و پێکاتە فکریەکانی کۆمەلگا بەشی دووهەم لە نووسینی بەڕێز فەلاح ئەلوان، وەرگێڕاو لە عەرەبیەوە بۆ کوردی عومەری خەتات. ئەو فرمە ئایدۆلۆژیانەی بەسەر کۆمەلگادا دەسەپێندرن کاریگەریان هەیە لە دروستکردنی ناکۆکی هەمیشەیی لە کۆمەلگا و سیستەمی سیاسیدا، تا ڕادەیەکی زۆر بەشدارن لە ناموبوونی ونبوونی مرۆڤ و ناچارکردنی بەڕێکردن لەگەڵ ئەو فرمانەی لەگەڵ سەردەمەکەدا ناگونجن. سەبارەت بە ژن ئەم فرمانە ڕەهەندی تاریکتر و تونتر وەردەگرن. دەتوانرێت لە ڕێگەی دۆخی میژووی کۆمەلگە و پێگەی لە سیستەمی سەرمایەداریدا تێگەیشتنێکی باشترمان هەبێت سەبارەت بە ژن. لێرەوە تێبینینی ئەوە دەکەین کە تێئۆری پیاوسالاری و سەرچاوەیەکی ستەمکاری دەگەڕێتەوە بۆ پێکهاتە کۆمەڵایەتی و بنەما میژوویەکەی، نەک بۆ چەسانەوەی نادادپەروەری. زۆرێک لەوانە لە ڕوانگەیەکی چینایەتیەوە تەفسیری میژوو دەکەن. دۆخی ئێستای ژن و پلە دوویەکەی دەگەڕێنەوە بۆ چەسانەوەی ڕاستەوخۆی کاری موچەیی و کەمی داهاتی کار. بەڵام ئەم تێگەیشتنە هیچ تەفسیرێکی لە دۆخی ژن لە دەرەوەی کار و کارگەکان کە ڕوبەڕووی چەسانەوە و ستەمی نائابووری دەبنەوە نادات. هێندێکی تریش بۆ بەدەستهێنانی دیدێکی ڕوونتر لە هەوڵدان بۆ یەکخستنی هەردوو ڕوانگەکە ئەمەش بێسوودە، چۆنکە لە زەمینەیەکی نامیژوویەوە بۆ مەسەلەکە دەڕوانن. دەستپێکردن لە ڕوانگەیەکی نامیژووی و نامادیەوە دەرەنجامی تئۆری هەڵە و چارەسەری سیاسی هەڵەشی لێ دەکرێت، یان ناگونجێت لەگەڵ جەدەلی پرۆسەی میژوویەکە. لە کۆتاییدا دەکەوێتە دەرەوەی بزوتنەوەی واقع و سنووردار دەبێتەوە بە چالاکیەکانەوە. لە خێزاندا و بە تایبەتی لە ژینگە گوندنشین و خێڵەکیەکاندا یەکەتی سەرخان و ژێرخان بە ڕوونترین شێوە کە زمان بتوانێت وەسفی بکات دەردەکەوێت، یان ورتر بڵێن سەرخان لە پراکتیکی ڕۆژانەدا و لە پەیوەندیەدا بە ژێرخانەوە. لە کاتی ئەم مشت و مڕانەی کە دەکرێن سەبارەت بە دانانی خێزان بە بەشێک لە سەرخان یان ژێرخان، ئەم پرسە یەکێکە لە خاڵە ناکۆکەکانی ناو بزوتنەوەی فێمینیستی جیهانی. لەگەڵ بەردەوامبوونی ئەم فرمە نیمچە کوێلایەتیە لە چەسانەوە، ئەوانەی کە بەشدارن تێدا بە شێوەیەکی بێ ئەندازە لە خاوەن کوێلە کۆنەکان زیاتر دەبن، چونکە کاری نیمچە کوێلایەتی یان نێرسالاری بەسەر ملیۆنان خێزاندا دابەش دەکرێت و هەر نێرسالارێک لەم نێوەدا پشکێکی بەردەکەوێت. ئەمەش وا دەکات بنکەی ئەم ڕێکخستنە لەسەری وەستاوە زۆر فراوان بێتەوە و لە گروپێکی کەمدا قەتیس نەمێنێتەوە. بە دیویکی تردا سەرۆکی خێزان خاوەن کوێلە نییە و کاری ئێستای ناوماڵیش بۆ خێزانەکەیە، نەک بۆ خاوەن کوێلەیەکی دەرەکی. ئەمە ئەوەندەی تر پێگەی ڕاستەقینەی ژن لە خێزانی هاوچەرخدا ئاڵۆستر و ناڕۆشنتری دەکات. بەردەوامبوونی فرمە ئایدۆلۆژیە بۆ ماوەیەکانی سەردەمەکانی پێش سەرمایەداری تەنها تایبەت نین بە ژن، بەڵکو چینی کرێکاریش بە شێوەیەکی ڕاستەوخۆ ڕاپێش دەکات بۆ ژێر کاریگەریە سیاسیەکانی. بەبێ ڕزگاربوون لەم فرمە نیمچە کوێلایەتیانەی کە بۆمان ماوەتەوە، چینی کرێکار ناتوانێت ڕزگار بێت. ئەم فرمانە بە جۆرێک ڕێگرن لە بەردەم گەشەی سیاسیانەی چینی کرێکاردا و لە ئاکامدا ناتوانرێت ژن و کۆمەلگا ڕزگار بکرێن. بورژوازی دواکەوتوو ناتوانێت ڕۆڵی شۆڕشگێڕانە لە گۆڕینی ئەم پێکهاتانەدا ببینێت. بۆیە بەردەوام بوونی پێگەی ژن وەک ئێستای بەرەنجامی بەردەوامبوونی چەسانەوەی چینایەتی و کۆمەلگەیەکە کە لە لێواری وێرانکاری شەڕ و مرۆڤی زەوت لێکراودا وەستاوە.
لە بەرامبەر دەسەڵاتێک و دەسەڵاتدارانێک کە زۆر سەرنجڕاکێش و معقوڵ دەردەکەون. ئەم واقعیەتە کە پرسی ژن دەکاتە پرسێکی چارەسەر نەکراو کاتێک داوای چارەسەری پرسی یەکسانی و ڕزگاری ژن لە ناو کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ئێستادا دەکرێت کە لەسەر بنەمای پێکاتە ئەخلاقی، ئاینی و بەهایەکانی قۆناغە میژوویەکانی پێش و دامەزراوە و وەک بەشێک لە بەردەوامی قەوارەی سیاسی وەرگێڕاون و چەسپێنراون و دەبنەوە هۆی بەردەوامبوونی هەژمونی ئەو هێزانەی کە لە ڕێی دەسەڵات و پارەوە جارێکی تر دەیان پارێزنەوە. هیچ گۆڕانکاریەک لەم کۆمەلگایانەدا بەبێ گۆڕینی پێکهاتە و سیستەمی سیاسیەکەی ناکرێت. شیکردنەوەی ئەم پێکهاتانە لە ڕێ ناو زڕاندن و بوختانەوە ناکرێت، بەڵکو پێویستە بگەین بە قوڵترین ڕێشە میژوویەکان و ورترین فرمەکانی بۆ بدۆزینەوە. خۆشەویستان، ناوبڕێک کورد وەردەگرین و دەگەڕینەوە لاتە. خەبات دژی پێکهاتە نەدیتیە بۆ ماوەیەکان. خەبات لە دژی سەرخان خۆی خەباتێکە لە دژی سیاست لە جەوهەر و بناغەدا، واتە وەک پەیوەندیەک کە لە نێوان چینەکاندا هەیە. ئەم خەباتە تەنها بە بەرزکردنەوەی داواکاری و خەباتی ئابووری ڕاستەوخۆ ناکرێت، بەڵکو ئەو کاتە سیمایەکی سیاسی وەردەگرێت کە خەباتێک بێت لە دژی ئیمپریالیزم لە ناوەڕۆکە چینایەتی و سیاسیەکەیدا، چۆنکە بنەما و سەرچاوە و بەردەوامی ئەم سیستەمە سیاسیانەی ڕۆژهەڵات ئیمپریالیزمە. بۆ ئەمە پێویستی بە خەباتی ڕاستەوخۆی هەیە لە دژی ئەم دەسەڵاتانە. ئەم تێگەیشتنەوە ئەم ڕوانگەیە بۆ پەیوەندیەکان یان ئەم لۆژیکە شێوەیەک لە خەباتی خۆی دەسەپێنێت. داهێنانی شێوە ئیختیاریەکانی خەبات بە بەڵگەی شۆڕشگێڕبوون ئاکسیۆنی بوونەوە لێرەدا کەڵکیان نییە. خەباتی ئابووری قەبارەی بەرهەمە پیشەسازیەکان و کاریگەریەکان لەسەر ئابووری لە وڵاتانێکی وەک عێراق و هاوشێوەکانی زۆر سنووردارە. جگە لە کەرتی دەرهێنانی نەوت و گاز، ئەم سنووردارکردنەوەیە تا ڕادەیەکی زۆر تواناکانی کرێکاران بۆ بینینی ڕۆڵی سیاسی بە پشتبەستن بە پێگەی ئابووری خۆیان سنووردار دەکات. دەسەڵات لەم وڵاتانەدا هەڵدەستێت بە جیاوازی دروستکردن لە نێوان ئاستی هەقدەست و موچەی کرێکاران لە کەرتە کاریگەریەکانی ئابووری وەک نەوت و کارەبا، کە ئەمەش دەبێتە هۆی سنووردارکردنەوەی داواکاریە ئابووریەکان و پاشەکشە پێکردنی ڕۆڵی ئەوان لە خەباتی ئابووریدا زۆر کەم دەکاتەوە و لە ئەنجامدا ڕۆڵی سیاسیشیان لە خەباتی چینایەتیدا سنووردار دەکات. دیارترین گروپەکانی ناڕزایەتی دەربڕین لە دژی سیاسەتی گشتی لە ئەمڕۆدا ئەوانن کە قوربانی سیاسەتی ئابوورین، نەک بەشی چالاکی چینی کرێکار. کارخوازان، گروپە پەراوێزخراو و بێبەشەکانی ناوگەڕەکە بێ تاپوەکانی نزیک شارەکان لەو گروپانن. داواکاریەکانی ئەمانە لەوە دەستهێنانی فرسەتی کاردا چڕ دەبێتەوە و بەداخەوە ئەم دۆزەش لە نەبوونی نوێنەریکی سیاسی چینی کرێکاردا دەبێتە تاڵان و دەکەوێتە دەست حاکم و دەسەڵاتدارەکان. دەستپێکردن لە ژێرخان و سەرخانەوە و بەکارهێنانیان وەک خاڵی دەستپێک بۆ شیکردنەوە و دەرەنجام، نەک وەک بابەتێکی لێکۆڵینەوەی ئەکادمی و بەجیا لە پەیوەندیە ڕۆژانەیەکانی کۆمەلگا بە واتای پاڵنانی شیکاریەکانی ماتریالیزمی میژوویی بۆ پێشەوە لە بواری توێژینەوەدا و کردنی ئەم شیکاریە و بەکارهێنانی لۆژیکی دیالکتیکی بە کولتوریکی باوی ناو خەڵک، نەک دەسەڵاتداری. ئەمەش خۆی لە خۆیدا یانێ پەرەسەندنی خەباتی تیۆری تا ئاستی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی ڕۆژانە لە دژی چەمکە نامیژوویەکان و نازانستیەکانی کۆمەلگا. خەباتی یاسایی بزوتنەوەی ژنان، هەموارەکردنە یاساییەکان سەبارەت بە ژنان لە خۆیدا دەستکەوتێکە و بەشێکە لە چاکسازیەکان. ئەمانە بە خەبات و فشاری بەردەوام بەدیدێن، بەڵام جێبەجێکردنی ئەم یاسایانە زیاتر سنووردار کراوە بە بازنەی کۆنتڕۆڵی یاساییەوە، کە زیاتر پایتەخت و هەندێک شار دەگرێتەوە، نەک هەموو کۆمەلگا، بۆیە کاریگەریەکانیان سنووردارە. پەسەندکردنی یاسانوێیەکان لە بەرژەوەندی ژنان بە واتای دانانان نییە بە یەکسانی و ئازادی ئەوان، چۆنکە ئەم یاسایانە چەند هەنگاوێکی پارێزگاری و هیچی تر. چەندین بواری تری کۆمەڵایەتی هەیە کە ژنان پێویستیان بە پارێزگاریکردن هەیە،
وەک یاساکانی دژە هەراسانکردن، قەدەغەکردنی جیاکاری لە کرێ و حەقدەست، قەدەغەکردنی جیاکاری لەسەر بنەمای ڕەگەز، قەدەغەکردنی تاوانەکانی ناموس، یاساکانی لەباربردن، یاساکانی دایکایەتی، ئەمانە هەمویان ڕێوشوێنی پاراستنی ژنان دەگەین و پێویستە ئەم کارانە هەمویان بخرێنە ناو چوارچێوەیەکی یاساییەوە. لەگەڵ ئەوەشدا گرتنەبەری ئەم ڕێوشوێنانە بە مانای یەکسانی یان ئازادی نییە لە کۆمەلگادا. بۆ نمونە یاساکانی کار جۆرێک پاراستن بۆ کرێکاران دابین دەکەن، بەڵام ئەمە مانای یەکسانی لە نێوان خاوەنکار و کرێکاردا ناگەیەنێت، بەڵکو هەڵپەساردنی یاسایانەی ناکۆکیەکانی کارە کە لە ئەنجامی ناکۆکی نێوان خاوەنکار و کرێکارەوە دێنەوە پێش، و نەک کۆتایی هێنان بە خەباتی چینایەتی یان دابەشبوونی چینایەتی کۆمەلگا. گەلێک پرسیار لێرەدا خۆیان قت دەکەنەوە. بۆ نمونە ئەگەر ئەم تێڕوانینەمان بۆ ململانیەکانی ناو کۆمەلگا هەبێت، بۆچی دەیان ساڵە خەباتی جەماوەری نەیتوانیوە گۆڕانکاری ڕیشەی لە سیستەمەکانی ئێستادا بکات؟ ئایا خەباتە جەماوەریەکان ڕووی لە خستنی سیستەمی سیاسی نەبووە؟ و ئایا لە ڕابردوودا شەڕمان لەگەڵ ئاشی ئاودا کردووە؟ چۆن پێکهاتە کۆنەکان لە ئەمڕۆدا دەتوانن ممارسەی چەوسانەوە بکەن بەو پێیەی کە ئەمانە ئامرازێکی دەستی سیستەمی سیاسین لە ئێستادا؟ چۆن دەکرێت ئامرازەکانی خەبات بە دژی ئەم پێکهاتانە دابڕژرێت بە شێوەیەک بگاتە ڕوبەڕووبوونەوەیەکی ڕاستۆخۆی سیاسەتەکانی ئابووری و سیستەمی سیاسی؟ ڕوبەڕووبوونەوەیەک تێدا جەماوەرێکی بەرفراوان لەوانە زەرمەندی سەرەکی پەیوەندیە سەرمایەداریەکانی ئێستا تێدا بەشدار بن. لێرەدا پرسیارەکە بەڕوونی دێتە ئاراوە: ئایا ئامرازەکانی ئەم جەماوەرە بۆ نوێنەرایەتیکردنی سیاسی و ڕێکخستنی خەباتەکەیان کامانن؟ و چۆن ئێرادەی سیاسی ئەم میلیۆنها خەڵکە بەدی دێت؟ خەباتی ئابووری لە زۆرێک لە سیکتەرەکاندا بەردەوام دەبێت و ئەمە بەشێکە لە خەباتی چینایەتی. خەباتی یاساییش بۆ سەپاندنی چاکسازی بە هەمان شێوە بەردەوام دەبێت، بەڵام کاریگەری سەرخانێکی دژایەتی کەر بەرامبەر بە گەشە سەندن و چاکسازی ڕێگر لە هەر خەبات و گۆڕانکاریەک. بۆیە پێویستە بەرنامەیەک دابڕژرێت تا بۆ شیکاریەکانی خۆی پشتی بە توخمە سەرەتاییەکان بەستە بێت. ئەمەش بۆ نەهێشتنی چەقبەستووی و هەروەها داماڵینی بورژوازیش لە گرنگترین چەکە ئایدۆلۆژیەکانی. ناو دەریا چارشێویاندا بەسەریا دەمیان خوف و زەنجیر کرد من تۆیان کردا بەریا هەر بە زۆر دایان پۆشان سەمایان خستە زیندان وزیان حرام من بۆیان قژ و خەیاڵ تو بەران. بەڵێ بینەرانی خۆشەویست، سپاس کە بینەرمان بوون. تا هەفتەی داهاتوو ماڵەوە.